بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە هەرچێکن سلااوان لەوێ خۆشحاڵم جارێکدی لە پرۆگرامی بۆ هەمووان بە ئێوەی هێژار شاد دەبمەوە. ئەمجارە لە پرۆگرامی بۆ هەمووان باز لە ئۆپۆزیسیۆن دەکەین بەمانە تەواوەکەی بزانین ئەرک و ڕۆڵی هێزی ئۆپۆزیسیۆنی لە وڵاتاندا بە بەراورد لەگەڵ هەرێمی کوردستان چۆنە، یان ڕوونتر باز لۆ بکەین ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان چی گۆڕی، چۆن توانی لەگەڵ دەسەڵات هەماهنگ بێ یا ئەوە تا بەتەنها دژایەتیکردنی دەسەڵاتی لەستۆ بێت. بە میوانداری بەڕێز ڕێباز حەمدان یاریدەدەری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان زۆر بە خێربەی سپاس لوتفنوان، هەروەها بە ئامادەبوونی ژمارەیەک لە هاونیشتیمانیانی گەنج لە چین و توێژە جیاجیاکان زۆر بە خێربێن، ئێوەش لوتفتان نواند. کاک ڕێباز یەکسەر دێمە لای جەنابەت، ئۆپۆزیسیۆن ئیشی چییە؟ زۆر سپاس. سەرەتا سپاس بۆ جەناب، دەستخۆشی لە جەنابت و بەرنامەکەی جەنابتان و کەناڵی کوردستان 24ەکەم و ڕێزی تایبەتیم بۆ بینەرە بە ڕێزەکان و زۆر زۆر بە خێراتنی ئەو گەنجە ئازایاناکەم کە لێرەن ئەم ئێوارەی لەگەڵ ئێمە میوانن. زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ لە نزیکەوە لەگەڵ ئەو بەڕێزانە دانیشتوم. ئۆپۆزیسیۆن بە مانای خۆی لە هەموو سیستەمێکی دنیا ئۆپۆزیسیۆن هەیە و دەسەڵات هەیە. ئۆپۆزیسیۆن ئەگەر بە دەوری ئەساسی خۆی یاخود ئەو پێناسە حەقیقیەی کە خۆی هەیەی دەوری خۆی ببینێ، کاریگەریکی گەورەی هەیە لە گۆڕانکاریە گەورەکانی لە هەج وڵاتێک بێ لەسەر مەسەلەی سیستەمی چاکسازی، ڕەخنەگرتن بە شێوازێکی دروستکەر، یارمەتیدانی حکوومەت لەو بوارەی کە هەڵەکانی بۆ دەستنیشان کاوە چارەسەرەکانیشی پێ بڵێ و هەروەها ڕقابەیەک یاخود مراقیبێکی باشە بێت بەسەر کار و چالاکیەکانی حکوومەت و دەسەڵات، بۆی کە لە هەر شوێنێکە خواریەک کارێکی نایاسایی گەندەڵیەک هەبێت ئەو لایەنانی ئۆپۆزیسیۆن بەو پەرلەمانتارانەی هەیەە لە ناو پەرلەمان بتوانن دەنگێکی بەرز یاخود دەنگی هاونیشتیمانیان بگێنە پەرلەمان و میدیا و خەڵک کە ئەو کارانی کە ناڕێکە ڕێککرێتەوە. و لە هەمووی گرنگترەوەیە کە ئۆپۆزیسیۆن لە بابەتێکە کە لەگەڵ دەسەڵاتە نابێت جیاواز بێ، ئەویش بابەتی نیشتیمانە، بابەتی هاونیشتیمانیانە، بابەتی خەڵکە، بابەتی پیرۆزیەکانە، بابەتی ئاڵایە، بابەتی خاکە، بابەتی مێژووی نیشتیمانە کە نابێت دەوانی بیرچێت ئەوانە تێکەڵی بابەتی دەسەڵات و حیزبایەتی نەکرێت. زۆر باشە. ئەو پێناسەیەکی ئۆپۆزیسیۆن بوو یان ئەرک و ڕۆڵی ئۆپۆزیسیۆن بوو. پرسیارە خۆشەکەوە ئۆپۆزیسیۆن لە کوردستان وەکو ئەو پێناسەیە بوو کە جەنابەت کردت لە دوای 2002 بەسەرەوە، چونکو ئێمە دەزانین لە کوردستان لە دوای 2002 سەرەتا بزوتنەوەیەک لە ڕێی ینی حرەکەیەک هەبوو لە ڕێی چاپەمەنی و ڕۆژنامە و گۆڤار و ئاوا هاتنە پێشەوە هەتا 2009. پێم خۆشە بزانم ئەوا بوو ئیشەکەیان؟ من پێم وایە ئەگەر هەندێک کەس پێیان وایە کە خەڵک یاخود بەشێکی خەڵک لە دەسەڵات بەگلەیە یاخود لە دەسەڵات بێزارە، پێم وایە بەشە زۆرەکەی خەڵک، بەشە زۆرەکەی هاونیشتیمانیان لە ئۆپۆزیسیۆن ناڕازیەوە، لە ئۆپۆزیسیۆن عاجزەوە بەگلەین زیاتر تا لاوانەی لە دەسەڵاتن. و ئەمەش بابەتێک نییە بە قسەیەک بوو، ترێمە دەرەنجامەکەی دیارە. یعنی تۆ سەیریکە سەرەتا کە بڵین ئۆپۆزیسیۆنێکی کاریگەر دروست بوو، ئەتوانم بڵم لە 120 یاخود زیاتری پەرلەمانیان کۆنتترۆل کرد، یاخود تەمەم تا مەرحەلی لە 124 و 25ش، بەڵام پاشەکشەیەکی گەورەیان کرد. معنایەوەیە تۆ سەیری ئەم خولە و خولی پێشووی پەرلەمانیشکەی هێشتا کورسیەکانی حیزبە دەسەڵاتەکان لە ناو پەرلەمان زیاتر بوو و دەنگی هێزەکانی کە لە دەسەڵاتان لە ناو خەڵک و لە ناو سیستەمی بەڕێوەبردن زیاتر بوو. معنایەوەیە هێشتا لای خەڵک خەڵکی عامەڵێم، خەڵکی گشتی ئەڵێم، هێشتا
ئەو لایەنانی کە یاخود ئەو هاونیشتیمانیانەی کە بەگلەیترن یاخود ناڕزاییان زیاترن لەسەر ئۆپۆزیسیۆن زیاترن لەوانی کە ناڕزاییترن لەسەر حزب دەسەڵاتەکان. معنای ئەوەی ئەمە و بەشێکیشی خۆڵەمێشیە ئەوەن کە نە لەگەڵ ئەمانان نە لەگەڵ ئەوانان. پێم وایە لە کوردستان ئەو سەردەمەی کە کۆمەڵێک گەنجی وەکۆم گەنجە جوانانە یاخود کۆمەڵێک ڕۆژنامە نووسی ئازا یاخود کۆمەڵێک ئەو کاتێککە هێشتا ئەنتەرنێت زۆر پێشکەوتو نەبوو لە هەرێمی کوردستان کۆمەڵێک جەریدە دەرەچوو لەو سەردەمەیە کە بەرامبەر دەسەڵات و بەرامبەر ناڕێکەکان شتیانە نووسی. پێم وایە ئەو ئۆپۆزیسیۆنی ئەو کاتە کە ئۆپۆزیسیۆنێکی خۆڕسکی بوو حیزبی نەبوو کاریگەرتر بوو لەو حیزبانەی کە دروست بوون بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە. کەواتە کاگرێ باس پێ وایە ئۆپۆزیسیۆن لە کوردستان بۆ ئەو دامەزراوە کە دەسەڵات کۆتایی پێبێنێ ئەو دەسەڵاتە سیاسێکە هەیە ئەو دەسەڵاتە ئیدارێکە هەیە ڕێک نەفیام بکە. من پێم وایە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان ئەگەر لەسەر ئەو ڕێچکێ ئیشیان کردایە کە بڵێن مانان نیشتیمانەکان لا گرنگتر بواە مەسەلەن پەیامە نیشتیمانەکان لا گرنگتر بواە لەوەی کە هەدەفێکە بێت لە حیزبی بچوایەتە دەرەوە باشتر بوو. یعنی مابەتێکی کەژەوەیە کە ئەو حیزبانی کە تا ئێستا لە ئۆپۆزیسیۆن بوون بەشێکی زۆریان تەوانەوانە ناکە ئێستا دروست بوون تازە دروست بوون لەبەرەوەی هێشتا فریانە کەوتونەمانە بەڵامەوانی ڕابردوو هەموو لە کابینەکانی پێشووی حکوومەت لە کابینی یەک هەتا گاتە کابینی نۆ هەمیان بەشداریان کردو لە حکوومەتە دووارن وەزارەتیان وەرگرتووە دەسەڵاتیان وەرگرتووە لە چمکە ڕئیسەکانی حکوومەتا بوون لە سەرۆکایەتی هەرێمەوە بگرە تا خواری خوارەوە. معنایەوەیە کە لە ئۆپۆزیسیۆنەوە هاتنە ناو دەسەڵات بەشێکیان دیسان لە دەسەڵاتەوە گەڕانەوە بوونەوە بە ئۆپۆزیسیۆن. بەم شێوازی هاتو چۆکردنە لە هەدەفە ڕئیسەکەی خۆیان ئەوە بوون یعنی هەم لە بەرچاوی لایەنگران و دەنگدەرانی خۆشیان هەم لە بەرچاوی خەڵکی گشتیشە. بەڵام قوسێکم دێ زۆر شارەزای یەکەم لە بواری دارایی و ژمێریاری زۆرینەی سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن بەرپرسەباڵەکانیان هەمووی بە پلەی وەزیر و مدیر عام و ڕاوێژکار لە ناو حکوومەت موچەشیان وەردەگرت و ئۆپۆزیسیۆنیش بوون وایە بەڵێ وایە وەڵا هەندێک کەس هەیە کە هەر لە قیادەی گەورەی ئۆپۆزیسیۆنی شایە و ئەسڵەن لە ژیانیان نە مدیر عام بووە نەوەزیر بۆ نەوەکیل وەزیر بۆ ئەو بەو پلانەش یا خانە نشین کراوە یا ئەو موچانەی وەرگرتووە. ئەوەی کە گرنگەوەیە کە ئەو حیزبانی کە هاتنە دەسەڵاتەوانەیە ناکرێت ئۆپۆزیسیۆن بی لە پاش دەوام بە ڕۆژیش لە دەسەڵاتە بی. ئەمە یەکێک بوو لە کارە غەڵەتەکان کە لە لای هاونیشتیمانیش بووە جێی پرسیار. پرسیاری کە جەنابە دوو تێوانەی لە کوردستان ئۆپۆزیسیۆنن. من پێم وایە ئەو دروشمە گەورانەی کە ئۆپۆزیسیۆن لە کوردستان ڕایگەیاند و کە هەدەفەکانی خۆی باس کرد لە ناو چوارچەوەی دروشما و نەیکردە کردار وای کرد لەبەر چاوی هاونیشتیمانان و خەڵکە تەراجوعێکی گەورە لە ناو ئۆپۆزیسیۆن دروست بێ لە کوردستان. باسی گەنجەکانمان کرد با بزانین ئەگەر پرسیارێکیان هەیە لە بەڕێزت یان لەسەر ئۆپۆزیسیۆن فەرموو. ئێوارەتان باش ئێوارەی تۆش باش. سپاس بۆ دەرفەتە بۆ کوردستان بە خێراتنی کاگڕێباز دەکەم. کاگڕێباز لە هەموو وڵاتان ئۆپۆزیسیۆن چاوە و دەسەڵاتیش دەستە. کاتێک ئەو چاوە شتێکی دەکەویتە ناو ئەو دەستە یا هاوکاری دەکات دەری دێنێت و ئەو کاتەش دەستەکە دەشکێت چاوەکە لە بۆی دەگریێت. پرسیارەکەم ئەوەیە ئایا لە کوردستان دەسەڵات بەو شێوەیە ئۆپۆزیسیۆن بەم شێوەیە هاوکاری دەسەڵات دەکات؟ من پێم وا بوو یعنی ئێمە لە ئەوڵەشە باسمان کرد ئەوانی کە لە ئۆپۆزیسیۆن بوون بەو بیرکردنەوەی هاتم تەوان جارێ هەرچی حیزبەکانی ئۆپۆزیسیۆن کە لە کوردستان دروست بوون لە ڕابردوو و ئیعلانی خۆیان کردو هاتنە پەرلەمان و هاتنە دەسەڵاتیش بەوانەی کە ئێستاش دروست بوون هەمویان خۆیان بەشێک بوون لە دەسەڵات یعنی لە حیزبەکانی خۆیان لە ئاستێکی زۆر گەورەی حیزبیا بوون لە ناو حکوومەتیشە لە ئاستی زۆر گەورە بوون و تا پلەی وەزیر و ڕئیس وزەراشیان بینیوە دواتر
ئیعلانی وایان کرد کە ئۆپۆزیسیۆنن بۆیە بەشێک لەوانە ئەتوانم بڵێم کە لەوانەیە هەندێک ئامانجی خۆیان هەیە کە نیان پێکابوو بێ بۆ خۆیان یا بۆ بەرژەوەندی حیزبەکان ویستیان لە ڕێی ئۆپۆزیسیۆنەوە ئەو ئامانجانیان بێن نەدی بۆیە من پێم وابوو بۆ دەستشکاندنی حکوومەت بوو بۆ ئەوە بوو کە بەڕاستی ئەوەندەی بیریان لەوە کردەوە کە شتەکان لە ناوچێ بیریان لەوە ناکردەوە ئەوەی بنیادراوە تەواوی کرێ زۆر مهمەوەی کە تۆ بڵێ کاکە ئێستا ئێمە ئەم ئەنجومەنی وەزیرانە و ئەم پەرلەمانە و ئەم دەستکەوتانە بە خوێنی شەیدان دەستمان کەوتووە مناڵێم هەموو شتەکان زۆر زۆر باشە فەرمو ئەوەی باشە بە پەرەی پێ بدەین ئەوەی کە خراپە فەرمو حکومەت و دەسەڵات ئاگادارکەرەوە کە ئەمە خراپە ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن ڕێگە ناین لەمە زیاتر بێ بەڵام کە خۆبووی بە بەشێک لەم دەسەڵاتە دوای هەست شتێ بڵێ تۆ لە دروشمیش وەکو خەڵک وەکو دروشمیش لێ وەرناگرێ باشە بۆ پێی ڕابەرایەتی ئۆپۆزیسیۆنەکان هێز ئۆپۆزیسیۆنەکان لە کوردستان زۆرینیان سەرکردە و بەرپرسی حزبەکانی دەسەڵات بوون لەیەکێتی بە تایبەتی لەیەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جار دوای ئەو ئینشقاقانە زۆرینیان هێزی ئۆپۆزیسیۆنیان دروست کرد دەکرێت بڵێن ئەو کاریگەریە ئەوەیە ماوەتەوە لە هەزریاندا کە نەیانتوانی بنە ئۆپۆزیسیۆنەشی ڕاستەقینە من پێم ناڵم یعنی ئەگەر بیان ئەوە هەڵگیری هەمان گرفتی ئەو حزبانەی من کە پێشوتر لە ناویدام کرد بۆ جەنابتان وتم ئەگەر بابەتی نیشتیمان بابەتی خاک بابەتی دەستکەوتە گرنگەکان سیر بکرێ وەکو دەستکەوتێکی نیشتیمانی بۆ هەمووان بەبێ هیچ بەرگێکی حیزبی ئایدۆلۆژی نەتەوەی یاخود بڵم دینی ئەوانە لەبەر چاو نەگیرێت تەنها بابەتەکان بۆ هەمومانە تاوان ئەو پەرلەمانەی هەمومانە ئەو نیشتیمانەی هەمومانە ئاڵاکەی هەمومانە نەتەوەکەهی هەمومانە ئەگەر ئەمانە بخرێتە ئامانجی یەکەم ئەوانەی کتر وەسیلەیە چکە خۆی لە ئاساسە حیزب وەسیلەیە حیزب وەسیلەیە لە پێناوی ئەو ئامانجەی کە نەتەوەکە و نیشتیمانەکە هەوڵی بۆیە بەڵام کە کوێ مەسلەی تۆڵەکردنەوە یاخود کە کوێ مەسلەی ئەوەی کە شتەکان ببێ بە شخصی و ببێتە ئاستی حیزبی مەسەلە نیشتیمانەکان پەراوێز ئەخرێن کە پەراوێز خران بە تەکید هەچ حیزبێکی کە لە ڕابردوو دروست بووە و تازش دروست بێ ئەگەر بم بەرنامەی کە ئێستا باسمان کرد بڕوە ئەوانە هەموو یەنەوە تەڕاجع و فترەیەک دروست دەبن فترەیە گەنە ناو خەڵک فترەیە گەنە ناو سوۆسیال میدیا لەوانی کۆمەڵی کورسی پەرلەمانش بەدەستبێن بەڵام دوای دیسانەوە تەڕاجع ئەکەن چکە بزەبێت ئامانجەکەی خۆیان ئەوە نییە کە خەڵک تێیگەیشتووە دەستخۆش چێدی پرسیارە بوو خاتون جەناوت فەرموو سڵاوی وارەتان باش بە خێراتنی دکتۆرەکەم سپاس بە کوردستان ناویشت بەخێر سپاس من پرسیارەکەم ئەوە بوو کۆمەڵێک ئۆپۆزیسیۆنی جیاوازەیە لە کوردستان ئەکرێ مەسەلاً بەگوێری یاسایەک لە پەرلەمان ڕێک بخرێ ئەو ئۆپۆزیسیۆنە جیاوازانیان ببن بە حیزب یان مەسەلاً هەراو بۆ ئۆپۆزیسیۆن بمێنەوە ئەکرێت مەسەلاً هەر کۆمەڵێکی ناڕازی ڕێک بکەوێ و کۆمەڵێک تاکی ناڕازی لە کۆمەڵێک حیزبە و نای خۆیان بنێن ئۆپۆزیسیۆن سپاس لە کوردستان یاسای حزاب هەیە هەموو کەس ئەتوانێت لە تاوان کۆمەڵێک پرۆسیجەری هەیە ینی مەسەلاً تۆ کۆمەڵێک ئێستا حالیەنەوانی کە تازە دروست بوونەوە حیزبانە لە ڕێی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە ناوی خۆیان تۆمار کردووە تەمان بەپێی ئەو بەرنامەی کە هەیە کۆمەڵێک کەس لە لیستێکا دەنگ ئەویان بۆکە پشگیریان بۆ کۆکاتەوە کە ئێمە پشتیوانی ئەماکەین وەکو دەنگدەر وەکو لەگەر وەکو ئەوە پشتیوانی ڕۆژەکەین خۆیان ئەوەندە ئەندام ئەنووسن هەموو ئەو کەسانی کە هاو نیشتیمانی عێراقی و هەرێمی کوردستانن بەپێی ئەو قانونی ئەحزاب و بەپێی ئەوەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن مافی ئەوەی هەیە هەم خۆی کاندیدکە جاوەکو شەخص یاوەکو کۆمەڵەیەک یاکو حیزبێک یاخود مافی ئەوەی هەیە کە حیزب دروستکە تەمانە بێت موافقەتی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان بەدەستبێنێ بۆیە بەحساب یعنی وەکو جەنابەت باسە کرد کە لە چوارچەوەی یاسایەکە ڕێک خراوە بەڵامەوەی جەنابەت باسیەکەی تعدیل لەم یاسایە بکرێت کە بە شێوازێک بێت کە ئەمە ڕۆژێک حیزبێکی کە دروست نەبێت چکە بەڕاستی کوردستان پێویستی بەمەمە حیزبە نییە پێویستی بەوەیە ئەو ڕێچکەی کە هەیەی چەنی هەڵێ ڕێکرێتەوە چەندیشی باشە پەرەی پێ بدرێ بەڵام ئێمە هەر خەریکی حیزب دروستکردن بین عین پێم وایە هەموو ئەوانەی کە حیزب دروستەکەن لە ئێستادا زۆربیان بەرژەوەندی تریان هەیە گوناگەر مەسەلا مەسەلی نیشتیمانیە مەسەلی کوردستانە خۆیان لە حیزبیکایە بوون و بە حسابی خۆیان و شتانی ویستوانە باس کرا و کردویان باش
لە کەوانەیەکدا بێزگە لە بەرژەوەندی شخصی خۆیان پێتان وانە وڵاتانی ئیقلیمی دەستی دەرەشی ئەجندای دەرەشی دەستی خستۆتە ناو ئەو پرۆسە سیاسی کە فرە حزبی هەبێ و بە ناوی ئۆپۆزیسیۆن و چزانم هەچی ناوی لێدنەی هەر وا دەکەن کۆمەڵێک وەکو خاتنەوتی گروپێک بە ناوی ئۆپۆزیسیۆن خۆیان هەرێمی کوردستان وەکو باسم کرد بەڕاستی بەری ڕەنجی خەباتی چەندین ساڵەی کووردە هی هەموو نەتەوەکە اینجا دوایەوە ئەو هێزە سیاسیانی کە مێژوویکی درو درێژیان لە خەباتایە هی پێشمەرگە قارەمانەکانە لەسەر و هەمووشیان بە خوێنی شەیدان ئەم هەرێمە دروست بووە لەبەرەوە بە تەکید ئەم هەرێمە لەلایەن نەیاران و دوژمنانە و بەردەوام چەندین ساڵی ڕابردوو تا ئێستا بە بەردەوامی هەوڵێوەیری ئەم هەرێمە نابێ بمێنێ ئەم هەرێمە ئەبێن لە ناو بچێت نابێ شتێک بمێنە نای هەرێمی کوردستان بێت کە ئەوان بە مەترسی ئەزانن بۆ سەر خۆیان بەڵام لە کاتێک ئەم هەرێمی کوردستانە چ لە سیستەمی حکومڕانەکەشە و چی لەوەی کە حکومت بەردەوام باسیەکە و سەرۆکایەتێریان بەردەوام باسیەکە کە ئێمە وڵاتێکین بە پێی دەستور و قانونی عێراقی و هەرێمی کوردستان کە ئەو قانونایی لە پەرلەمان دەرچووە ئێمە کیانێکین بۆ خۆمان لە چوارچەوەی دەستورە و هیچ کاتێک ئامانجمان نییە ببینە مەترسی بۆ سەر هیچ وڵاتێکی دراوسێ و هیچ کەسێک و ئەمانە بەردەوام دۆستایەتی بکەین بەڵام بەداخەوان وایە نابینن لەگەڵەوەشە ئەمانە چ لەوانی کە لە ناو عێراقن و چێ وەکو دراوسەکان بەردەوام لە ڕێی حیزبەوە بێ لە ڕێی هەندێک بەداخەوە ڕۆژنامە نووسەوە بێ یاخود هەندێک دەستگای علامیەوە بێت هەوڵی ناشرینکردن یاخود بەلاڕێدابردنی خەڵکیان بردووە لە هەرێمی کوردستان بۆی کارەکان بەلایەکی کا بڕوە بۆیە بە تاکید ئەو پرسیاری جەنابەت کرده زۆر حیزب کە دروست دەبێ ئامانجەکەی خۆیان داینانێن ئامانجەکەی وڵاتێکی کە خەڵکیێکی کە لە دەرەوەی ئەوەدایانەیە ئەوان جێبەجێەکەن و وەکو کارکتەرێکی شەکانیان بۆکەن باشە تخوا تۆزێک ڕوونتر بەڵام دەوە لەم پرسیارەی ئەمجارم جەنابەت ئەزمون ئەو جارە ڕوونترم دێت بۆ پرسیارم جەنابەت ئەزمون دێت لە ناو ئۆپۆزیسیۆن لە ناو ئۆپۆزیسیۆنیش ئەوە بوون بەشداری حکوومەتتان کرد لە کابینەکانی ڕابردوو زۆر بە سادەی لێ دەپرسم ئۆپۆزیسیۆن لە کوردستان چی گۆڕی ئۆپۆزیسیۆن لە کوردستان ئەوەی گۆڕی کە سەرەتا من باز تۆ جەنابەت دوتێ ئەو سەردەمەی تۆ لە ئۆپۆزیسیۆن بووی وتم مەزمونت هەیە ئۆپۆزیسیۆن بەڵێ بۆچی سەرەتا ئەو بەرنامانی کە هەبوو ئەو پرۆژانەی کە ئۆپۆزیسیۆنی ئەو کاتا بەدەستیەوە بووبوونە جێی ئومێدی هەموو خەڵک بووبنە جێی ئومێدی زۆربەی لایەنگر و دەنگدەری حیزبەکانی کە لە دەسەڵاتی شابوون چونکە پرۆژەکان پرۆژەی جوان بوون بۆ نمونە چاکسازی بەڵێ بۆ نمونە بە نیشتیمانکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم بۆ نمونە بە نیشتیمانیکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ نمونە بە سیستەمکردنی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بۆ نمونە بە ئەوەی دەستی حیزب دا ببڕێت لە حکوومەت بەڵام بەڕاستی من پێم وایە هیچ حیزبێکی ئۆپۆزیسیۆنەمانی نەکرد ڕاستە دروشم بوو پرۆژە بوو لەو سەردەما بەڵام بەڕاستی ئێستا گەر بینە وردەکاری ئەوەی کە ئەو کارانی ئێستا من باسم کرد کە زۆربەی جێبەجێ کردویا بەردەوامە لە جێبەجێکردنی کابینەی نە و شخصی جەنابی کاک مەسرورە خۆ لە حیزبی ئۆپۆزیسیۆنیش نەبوو و قەتیژەم دروشمانەی باز نەکردووە بەڵام کاتێک هاو هەموو ئەو ڕائانەی پێشووتر کە لە ئۆپۆزیسیۆن و یا لە حیزبیکەوە هەبوو یا لە ناو چالاکی مەدەنیەکانە باس کرابوو یا لە خۆپێشاندانەکانە باس کرابوو هەمووی کۆ کردەوە کردێ پرۆگرامێک یاخود کردێ بەرنمەیەکی کار لە کابینەی نۆ ئەم بەرنامەی کاری خوێندەوە لەم پەرلەمانە بەڕێزە اینجا خطوە هاو جێبەجێ کرد یعنی من لەتان ناشارمە بەڕاستی کاک مەسرور لە ئاستێکی زۆر گەورە توانیەتی دەستی حیزب هەموو حیزبێک بە حیزبەکەی خۆشیەوە لە حیزبدا ببڕێ لە حکومەتدا ببڕێ وای کردووە کە مەسلەی سیستەم هێزی پێشمەرگە کاک مەسرور شەڕی زۆر گەورەی کرد لەسەر وەزارەتی پێشمەرگە بە هەموو خلافاتانەی هەبوو کە لە حیزبێکی کەشە بەڕێز وەزیری پێشمەرگە بەڵام ئەو جوی نایە ئەو وەکو سەرۆکی حکومت سەیری حکومەتەکە ئەو سەیری هەموو ناوچەکان هەرێمی کوردستان وەکو یەک ناوچەکە ئەم شتانەی کە کاک مەسرور بەکردەیی بە فیعلی لەم حکومەتە لە کابینەی نۆ کردی بەشێکی زۆری پرۆژەی حیزبەکانی کە بوو پرۆژەی حیزب ئۆپۆزیسیۆنەکان بوو ئەبووە ئەوان بیان کردای ئەو کردی چاکسازی کە یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی ئەم کابینەیە
لە زۆر بەش مناڵم کۆتاییاتەوە بەس لە زۆرێکی لە دام و دەستگاکانە کراوە ئەوەی ئێستا لە سیستەمی بانقی ئەکرێ بۆ ئەوەیە کە چاکسازیەکی حەقیقی لە ئیدارەی سیولەی مالی و ئیدارەی بانقی بکرێ کە گەندەڵی تیانەیەڵڕێ کە زۆر خەڵک تێبینی لەسەر بانقەکانی حکوومەت یاریێمی کوردستان هەبوو لە ڕابردووە تا ئێستا بەم سیستەمانی کە ئێستا مەسەن مەسەلەی هەژماری من بەڕاستی خەڵکێکی زۆر بەلاڕێدا برێ چونکەیانێ خەڵک لە ئامانجەکەی خۆی دوورخانەوە ئەوەی کە لەو سیستەمانەی کە چاکسازیە کە پێشتر حیزبەکانی ئۆپۆزیسیۆن باسییانە کرد پرۆژەی ئەوان کرد لە هەژماری منەوە شتێکم بیرکەوتەوە با بیکەمە پرسیار ئەدی کللتوری جنێودان بە ئاڵا و خاک و ئەم نیشتیمانە لەکوێوە سەریادا کاگرێ باس وەڵاو کولتورە بەداخەوە لە سوۆسیال میدیای حیزبەکانی ئۆپۆزیسیۆنەوە سەری هەڵدا کە ئیرهابێکی فکری گەورەی دروست کرد کە وای کرد لە ئاخریە بەسەر خۆشیانە پشکێتەوە یعنی ئێستا یەخەی خۆشیانی کردوتەوە زۆر سەرکردەی گەورە ئەوانەی کە لە ژیان نەماون یاخود لە ژیانیش ماون بەڕەحمەت چوون یعنی خۆیان باسیێوانە کرد کە ئێمە ئامانجێکمانە بوو بە و کە بەو ئاراستەیە ئیشەکە بڕوە بەڵام بەڕاستی لە کۆتایە بەسەر خۆشیانە هەڵگەڕایەوە چونکە گرنگترین شت وەلای بەتایبەتی گەنجەکان وەلای گەنجەکانە بۆ خاکەکەیان یعنی ئەم نیشتیمانە ئەم پەرلەمانە ئەم حکوومەتە کە ئێستا ئێمە لێرە دانیشتوین مڵکی نەیەکێتیە نەپارتیە نەهیچ حیزبێکی دەسەڵاتە نەیچ بنەماڵەیەکە ئەمە مڵکی ئەم نیشتیمانەیە مڵکی ئەم گەنجانە و نەوەکانی داهاتووە کۆمەڵی خەڵک گێنە سەر دەسەڵات و ئەڕۆن لە هەموو دنیا وا بووە ئەم خاکە ئەمێنێتەوە ئاڵاکەمان ئەمێنێتەوە ئەو پێگە گەورەی کە هەرێمی کوردستان هەیەی ئەمێنێتەوانێ سومعی هەمومان بە هەرێمی کوردستانەوە جوانە لەبەرەوە نەهێشتنی وەلای خەڵک و بە تایبەتی گەنج گەورەترین مەترسیە کە بەداخەوە بەشێکی زۆر لەو حیزبانە کردیان کە ئێستاوایان کرد دەیان بە سەدان و بە هەزاران قوربانی وای کرد گەنج بەرە و هەندەران بڕوە کە لەو ڕێگایە ژیانی خۆیان خستە مەترسی و یاخود لە ژیانان نەمان و خنکان هەموو کارێک بکەن بەڵام مەسەلەکە وەلا زۆر مهمە بۆ خاکی خۆت وەلای تۆ لەبەر خاتری خۆتە نەک لەبەر خاتری هیچ حیزب و هیچ کەسێک بۆیە لەو یعنی مەسەلەکە ئەوەیە کە بەداخەوە بریا یعنی ئامانجەکەی ئەو یاخودە و دروشمانی ئۆپۆزیسیۆن باسییانە کرد بەشێکیان لێت جێبەجێ کردایە ئێستا ئۆپۆزیسیۆن لە ئاستێکی ترابوو لە کوردستان دەچمەوە لای میوانە بە ڕێزەکانم ئەگەر پرسیاری کتانێ لە کاگرێ باس ئێوارەی هەموو لایەک باش سوپاسی بەڕێستان و دەکرێت خوازەحمەنەوێ عفو ئێوارەی هەموو لایەک باش سوپاسی بەڕێستان و سوپاسی کەناڵی کوردستان بیستوار دەکەین بۆ ڕسانیەوە لەو بە خێراتنی کاک دکتۆر دەکەم ڕێکەمانە و قسەی کە تازە بەڕێستان کردت ئاماژەتان پێدا سەبارەت بە هەستی نیشتیمانی بوو دکتۆر لە سەرەتای قسەکانیدا ئاماژەی بە هەستی نیشتمان پەروەری کرد بۆ من وەکو گەنجێک ئەوە لە لام ڕوونە کە هەستی نیشتمان پەروەری ساڵ لە ساڵ ینی بە تێپەڕبوونی کات کاڵتر دەبێتەوە ئەوە خەمەکە بۆ من وەکو گەنجێک و دەرەنجامی ئەو کاڵبوونەوەی هەستی نیشتمان پەروەری لە لای هەموو ماڕوونە کە دەرەنجامێکی باشی نابێ سەرەتا پرسیارەکەی منەوە بکە ئایا باشە چێوا دەکات کاڵ بێتەوە ئێستا تۆ باز لە کاڵبوونەوەی هەستی نیشتیمانی دەکەی بۆ نمونە ئەگەر جەنابەت گەنجێکی چێوای لە تۆ کردووە ئەو هەستت کاڵ بێتەوە حەزم لێە بە هەمژێ پرسیارە تۆ بکەم لەلای من سەرەتا بەنسبەت هەستی نیشتمان پەروەری بە حکمی ئەو پەروەردەی کە وەرمان گرتووە لە دەوروبەر بووە هەموو کات بە درێژایی مێژوو کە هەموو ئەو ڕووداوانێک کە لە هەرێمی کوردستاندا ڕوویان داوە نەبووتە سەبەبک بەوەی کە من وەکو گەنجێک هەستی نیشتمان پەروەریم لەلا کاڵ بێتەوە بەڵام ئەوە لەلای من ڕوونە کە هەستی نیشتمان پەروەری ئێستا بە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو زۆر لە پاشەکشەدایە پرسیارەکەی منیش لە دکتۆر ئەوە بوو کە ئایا ئەو هێزە ئۆپۆزیسیۆنەی کە ئێستا هەن لە هەرێمی کوردستان و لە پێشوشدا لە هەموو پێشاتانی کە ڕوبەرووی هەرێمی کوردستان بۆتەوە ئایا تا چەند ئەو کار و ئەو ئەدایی کە ئۆپۆزیسیۆن نواندێتی کاریگەری هەبووە لەسەر کاڵبوونەوەی ئەو هەستە نیشتمان پەروەریە و پرسیاری دومیشم ئەوەیە کە ئایا حکوومەتی هەرێم لە بەرامبەر ئەو کار و ئەدای پۆزیسیۆنیان خودت هەر لە یانێکی دیکە کە هەیە لەسەر کاڵبوونەوەی هەستی نیشتمان پەروەری ئایا پلان و بەرنامەی حکوومەتیە بۆ دووبارە گەڕانەوەی ئەو هەستە نیشتمان پەروەری دەستخۆش وەڵام من دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ پرسیارەکانە من حەزەکەم یەک شت هەیە بیزانن یعنی لەسەر کاڵبوونەوەی هەستی نیشتیمانی یعنی حەقە خەڵک بەعام بە تایبەتی گەنجان
یعنی ماشەڵڵا گەنجی ئێستا و یعنی هەتا ئەوانی کە لە ئاستی گەنج مناڵتریشن لە ئاستی دنیاە لە ئاستی سوۆسیال میدیا و ئەتەرنێتە زۆر لە باوکەکان و لەمەی کەس لە تەمەنی ئێمەش زیاتر معلوماتیانەیە لەسەر هەموو دنیا معلوماتیانەیە ینی ڕوئیان باشترە بیرکردنەوەیان باشتر شتە خوێندنەوە یعنی ئێستا چۆن خەڵک هەستی نیشتیمانی لاواز بووە بە خەڵکیانوت زۆرێک لە پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆن بەداخەوە و ڕۆژنامە نووسەکانیان و یاخود میدیاکانیان بە خەڵکیانوت ئەم حکوومەتە ئەگەر نەوت تەسلیمی بەغداد بکات و هەموو ئەو ئیتفاقانەی کە لەسەر موچەیە لەگەڵ بەغداد بیکەن ئەوە هەموو مانگێک لەگەڵ دابشکردنی موچەی عێراق ئێوە موچەی خۆتان وەرەگرن هەموو شتێکتان زەمانە بێ ئەوە زیاتر لە ساڵێک و چەند مانگە نەوتی هەرێمی کوردستان هەناردە ناکرێ کە زیاتر لە 12 بۆ 13 ملیار دینار زەرەر لە هەرێمی کوردستان دراوە باشە زەرەرەوانن پێشوانە قسە دەکەن زەرەر لە هەرێمی کوردستان دراوە باشە کە ئەوە خاڵێکی زۆر گرنگە کابێ هەموو کەس لەسەری بۆستێ لەگەڵەوەشە موچە لە جاران زیاتر دواکەوێ ئەوە مانگی ناوەڕاستی مانگی حوتە تازە ئەمڕۆ سبینێ پێشمەرگە کە کاتە ڕۆژی پێنجشەمە موچەی مانگی 5 و 6 وەرەگرێ باشە یعنی پێشمەرگە ئاساییش کە گیانی خەڵکی کوردستانە پارێزن کە سنگی خۆیان ناوە بە گولەوە شەو ڕۆژ واکەن من و جەنابتان و خەڵک لە ماڵی خۆیان بە ئەمانەوە بخەوێ ئەوان لە قوربانیدان و لە خەبات بەردەوامن باشە موچەی ئەوان نادرێ ئەوان مناڵیان نییە مناڵیان لە قوتابخانە نییە ژیانیان نییە کە سوکاریان نییە بۆ یعنی تاوانبارەکەوانن کە وایان لە خەڵک کرد ئەوانە تاوانبارن کە وایان خەڵکیان بەلاڕێدا بر ئێستاش خۆیان لە گوێلی داوە نە هیچ چڵێن نە هیچ کۆمنتێکیان هەیە وەنە هیچ دیفاعیان کرد لە ناو پەرلەمانی عێراق بیکەن بە هەرا بڵێن فەرمونون ئێمە بە ئێوە مانوت بە نەوت ئێوە بینێرن یاخود موچە بێتە سەر عێراق ئێوە بیکەن هەر ڕۆژە بیانوێ گەگرن فەرمو ئێستا موچەی مانگی 5 و 6 کە ئەمڕۆ سبینە دابەشەکرێ هەمانەوە قایمەیە کە لە مانگی 4 هاو خێرە ئەوەی مانگی 4 موچە هاتی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ ڕۆیشت هەر عینەن قایمەیە بۆ مانگی 5 و 6 نێرێت وڵات تێبینیمانەیە تێبینیتان لەسەر چیە نەوانەیکەن ئەمە بتخوا بە جوان بەڕێزە ئەمە ئەوەیە کە واو لە خەڵکەکەن وەلا نێڵن مەسەلەی دووەمەوەیە جەناب تەڵێ حکومەت چ پلانێکی حکومەت لەم کابینەی نۆ لە کابینەی هەشتیش باشە کە ئۆپۆزیسیۆن هەرسێ لە حیزبی ئۆپۆزیسیۆن لە کابینەی هەشت بەشدار بوون لە حکومەتی کابینەی هەشت و لەم کابینێشە بەشدارن بەشێکان باشە بە تەحەداوم قسەیەکەم چ ڕێی زوزەرای پێشوو چ ڕێی زوزەرای ئێستا لەگەڵ ڕێزم چ کاتێک وەزیرێکی ئۆپۆزیسیۆن بان کرا پێی بڵێن لێو قبول ناکەین ئەو پرۆژەی کە بۆ چاکسازی یاخود ئەو پرۆژەی کە ئامانجی بۆ خزمەتکردنی وڵاتەکەی و یا ئێوە بانگەشەتان بۆ کرد قبول ناکەین جێبەجێ کری ڕێ لە کەس نەگیراوە بۆ نیکەن ڕێ لە کەس نەگیراوە تەحەداکەم ڕێ لە کەس نەگیراوە ئەگەر ڕێگیراوە کە ئینسان ئۆپۆزیسیۆن بوو ئەبێت ئازا و چاونەترس بێ لە پێش هەمووشت کە تۆ ڕێبازە و هەڵگرت هەڵبژارت ئەبێت چاونەترس بێگەر سەری خۆشە داناوە ئەگەر ڕێیان لە گیراوە و نایڵن دەسەڵاتیانە بێ و نایڵن ئیشەکانیان بکرێت لە حکوومەت دەشما دەرەوە دانیش باسی یەکەم یەمە سەر میدیا یەم لە بەرامبەر کامێرا و خەڵک ئەڵێن من ویستم ئەمە بۆ ئێوە بکەم سەرۆکی حکوومەت جێگرەکەی حکوومەت ڕیاست نایڵن بیکەن شتی وایە تاسە کەس شتی وای بیستووە کەشتی وای بیستووە معناوێت دەرگیان بۆ کراوەتەوە ئێمە بەردەوام مەسەن جەنابی سەرۆگۆزیران ڕوبەڕووبنەوە لەگەڵ خەڵکەکە لەگەڵ گەنجان لەگەڵ چین و توێژە جیاوازەکان لەگەڵ خاوەن پیشە جیاوازەکان بۆ ئەوە دووردەوردە بۆیان شیکاتەوە کاکە ئەوە ئێمەین ئێمە بەشێکین لە ئێوە ئێمە خزمەتکاری ئێوەین ئێمە ناتوین دەسەڵات و کێخاو ئاغابین بەسەر ئێوە بەڵام ڕێگەمان بن ئێوەمان لەگەڵ بن بۆ بتوانین ئەو هەدەفەی هەمانە بیپێکین بۆ وڵاتەکەمان چەند خەڵک لێرە بە یەکەوە بین لە بەغا بەهێزترە بین ئەوەی ئێستا بەغا پێمانەکە لە بەرەوەی پەردەوازەیەکی گەورە خراوەتە ناو خەڵکەوە بەڵام بەردەوامین
کۆڵناین لەوەی کە ئەو هەستە نیشتیمانە دروستکەینەوە هەر خەڵک خۆی بچێ هەج وڵاتێکی ئەوروپی بینێ بە حسابە چێ لەوێ بژی بەتاکیید خۆی پەشیمانە بێتەوە وڵاتەکەی خۆی چکە هیچ هەدەفێک لەوەی کە گەنجی ئێمە لە مێشکایەتی بچێ بۆ دەرەوە بە حساب لە دەرەوە ئەی پێکێ مناڵم لە وڵاتەکەی خۆیان حەقی خۆیەتی کە داوای کار کات داوای ژیانێکی زۆر باش کات بەڕاستی حەقی خۆیەتی من 100% لەگەڵ گەنجانام بە هەموو ڕەخنەکانیانەوە بە هەموو ئەو قسانەیکن 100% لەگەڵیانام بەڵام یعنی بەڕاستی لەگەڵەوەشە ئەبێت ئەوە لەبەر چاو بگرێت لەگە بچنە دەرەوە معناوانی حکوومەتی وڵاتانە دەرگای بەخشن سەرپەرش بڵێ فەرمونون ئێوە چیتانەیە لە خزمەتی نیشتیوانیە بەڕاستی بێت خۆیان بچن بە دوای ئەرکومان دوبوونێکی زۆر قورسا بگەڕن کە لەوانەیە ئەو شتی لەوەیکەن لێرە نەتوان بیکەن باش کاگرێ باز دەکرێت ئەمە یا نایکەن ناو لەو ئۆپۆزیسیۆنانە بنین کە هەیە کە تازە ئاماژت پێدا پێیان بڵێن ئۆپۆزیسیۆنی دەڵال کێ پارەی باتێ دژی هەرێمی کوردستان دژی قوارەکە ئاوا قسە بکە چێ دەعمی بکە لە دژی ئەم نیشتیمانە چۆنی بوێ ئاوا بێتە سەر شاشە ئاوا بێتە ناوەندەکانی میدیا و گۆڕەپانە سیاسەکان بۆی ئاوا لە دژی نیشتیمانی خۆی قسە بکە ئەزانی من ڕێزم بۆ قسەکەی جەنابەت من بەڕاستی قەت زاتیەوە ناکەم بەو ئەو لەهجەی ئەو کەلیمەیە بۆ هیچ حیزبێکی ئۆپۆزیسیۆن بەکاربێنم بۆ هەندێکیان بوونەتە چاوساخ بۆس با من عەرزی جەناب بکەم چاوساخن بۆ با من وەڵام فەرموو چونکە لە ناو حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیش خەڵکی زۆر تێکۆشەر و نیشتیمان پەروەری گەورەی تیا بوو کە ئێستا حیزبەکانیان بەجێهێشتووە لە ماڵی خۆیان دانیشت ئەوەش وایە لەبەرەوە کەزانیان ئەو حیزبە ئۆپۆزیسیۆنی ئەوان ئەو بەرنامە و پرۆژەی کاری ئەوان دوای کەوتبوون و دیفاعیان لێکرد وا دەرنەچوو بەجیانێشت بەجیانێشتا لە ماڵەکانی خۆیان دانیشتون بۆیە هەندێک لەو کەسانە هەندێک لە ئەوانەکە ئاراستی حیزبەکان بەلا ڕێیا دابرد بە تەکید ئامانجیان دەستکەوتی مادی ئامانجیان دەستکەوتی یاخود جێبەجێکردنی ئەهدافی وڵاتیشیکە یان خەڵکیکەیەکە یاخود هەر لە ناو هەرێمی کوردستان خەڵکی بەتوانا و بە ئیمکانێت لە حیزبی گەورەتر یا لاوانەیە لە حیزبیکە هەیە حیزبی بچووکتر دروستەکە بۆیە ئەوەی کە خۆی نایەتوانێت بیکاویان یا جورئەتی ناکە بەو حیزبە بچووکانێکە لە پێناو هەدەفێکی کەم مەسلحەتێکی کەم بابەتێکیکە نەک لەوانە شەر نیە لە وڵاتیکە هەر لە ناوخۆی خۆمان دەستخۆش بابێ مۆلا ئێوە گەر پرسیاری کەتانێت خوا کامتە فەرموو ئەگەر هەستە سەر بێ فەرموو زۆر بە خێراتنی کاک دکتۆر دەکەم توش بە خێرێ باسی لەوە کرد کە نەوت تەسلیمی بەغدا بکرێتەوە ئەو شتانە پێش ئەوەی کە نەوت تەسلیمی بەغدا بکرێت موچە هەردا دوا دەخرا کە تەسمیلیش کراوە ئێستا هەردووا دەخرێ من وەکو میسالێک لە ماڵەکی بابک سەرپەرشتیاری و عایلەیە کە سەرمانگدا غێر ئەوەی لەسرە با بڵێن شاری لەسرە دەبی ئەو عایلەی خۆی بە یعنی هەر کۆچیوی پێبڕێەوە بچیتن وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە ماوەی 2 مانگە 3 مانگە چەندە موسە دواخراوە کاردانەوەی ڕێکاری چێ بۆ ئەو ملەتە من نتوانم بە یەک دێر جوابی جەناب بەمەوە قسەکەی جەناب ڕاستە ئەو کاتی نەوت لای خۆشمان بوو موچە دواکەوتووە ئێسەش دواکەیە ئەوەی کە لای ئێمە دواکەوتووە بە تایبەتی لە کابینەکانی پێشتر مەسەلە دابەزین کە ئێمە لە هەرێمی کوردستان سەرچاوی سەرەکیمان بۆ دابینکردنی موچە داهاتی نەوتە داهاتی ناوخۆ لە باشترین حاڵەتە 300 ملیار بووە 350 ملیار بووە موچەی هەرێمی کوردستان ئەم کاتە ئێستا زیاتر لە 970 ملیار دینارە مانگانە بە 350 ملیار ناکرێت ئەو 350 ملیاری کە لە داهاتی ناوخۆ کە قەزمەڵم لە باشترین حاڵە 350 ئێستا لەوانێ جاریە 300 290ەوەیە ئەو دیارریەکە ئەو ئیشە ئەو بابەتە ئەگەر وەکو خۆی باسیکەی ئێمە هەرێمی کوردستان فڕۆکەخانەی هەیە نەخۆشخانەی هەیە دەوائیری هەیە هەموو بابەتانە بە داهاتی ناوخۆ بە بودجەی تەشغیلی بەڕێواچێ ناکرێت هەموو ئەو بابەتە داهاتی ناوخۆ سەرفکەی بۆ موچە ئەگەر هەمووشی سەرفکەی ڕوبعێکی بۆ موچە دابین ناکە داهاتی نەوت داهاتی سەرەکی دابینکردنی موچەیە داهاتی نەوت لە ڕابردوو تووشی کێشەیەکی گەورە بوو لە $100 86 هاتە 60 هاتە $36 کە دۆ داهاتەکە دابەزی
ئەو بڵێن کە سیعرەکەی دابەزی ئەو داهاتەیەتە دەستێ بەشی موچەی نەکردووە بۆیە لە ڕابردوو پاشەکە و دروست بوو لەم کابینێش لە کاتی کۆڕۆنا ئەوانە کە قەیرانێکی گەورە ڕووی لە هەموو دنیا کەوت ئێمە چیمان کرد ئەوەی پارەی لەبەر دەستمان دابوو دابەشمان کرد بۆیە مەسەن تۆ لە باتی کابرا 500,000 مانگانە موچەی وەرگێ 400,000 وەرگێ بۆیە ئیشی نەوەستێ لەوە باشترە هیچ وەرنەگرێ وەنیە بەڵامەوەی ئێستا گوزەرێ ئەو ئێمە لە نەبوونی پارە بووە کە دواکەوتەوە ئەمە ئێستا گوزەرێ پارە هەیە بەهۆی هۆکاری سیاسی وەکو کارتی فشار بەرامبەر هەرێمی کوردستان بەکارێنرێ بۆیە موچە دواکەوێ گینا لە بێپارەیی نییە کە ئێستا موچە نییە بەغدا پارە نانێرێ بەغدا پارە نانێرێ نایەڵێت هەر جارە بە بیانوێک ئەوێت کێشە بۆ کێشەی بۆ ئاسایشی کۆمەڵایەتی دروستکە کە پیاوێک ئەچێتەوە ماڵەکەی خۆی بەڕوویەکی گەشەوە نەتوانێت مناڵەکانی استقبالی کەن ئەمە کێشەی کۆمەڵایەتی دروستەکە واکە نائارامی لە هەرێم دروست بێ ئەوان هەدەفەکەیانەوەیە ئەوەی لە حکوومەتی هەرێم کە نەوت بەدەست خۆی بووە کاتێک کە پارەکەی کەمی کردو نەیتوانیوە موچە دابشکە بەڵام ئێستا پارەکە هەیە لە بەغدا بەس نایانێ بێ وەکو کارت بەرامبەر ئێمە بەکارێ لەو ناوەندەدا ئەو پۆزیسیۆن ئەوەی قۆستۆتەوە کە ئەوەی بەکارێنێ ئەڵێ حکوومەت موچەی دواخست تۆ سەبەبی کە موچەکە لای حکوومەت هێرێم نەماوە یان چی بکەین ئێمە ئەمە ساحتیزامان بە هەموو بڕیارێکی عراقەوەی کون و کەلەبەری ئەم نیشتیمانەی هەموو نیشانی دەرەوەداوە باڵێ ڕاست بە باسی ئۆپۆزیسیۆنی داهاتوو بکەین دەبێت ئێستا ئۆپۆزیسیۆن لەم نیشتیمانە ئەرچی چی بێت پەیام و گفتار و کردارەکانی چی بێت ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە من پێم وایە ئەو پۆزیسیۆنانی کە ئێستا تازە دروست بوونیا هەندێک حیزبی ئۆپۆزیسیۆنێک کە یعنی بانگەشەی زۆر گەوراکە هیوادارم هەڵەی ئۆپۆزیسیۆنەکانی ڕابردووتر دووبارە نەکاتەوە و ئەو بانگەشەی دروشمانی کە ئەیکات بیکاتە کردار و وەلای گەنجان و خەڵک بۆ نیشتیمانەکان زیاد کاتەوە بۆ بەرژەوەندی ئەوانیش باشترە بابەتەکە وەیە کە بابەتی نیشتیمانی ئامانجە نیشتیمانیەکان هەموو ئەو شتانی کە هەیە کە بە خوێن دروست بووە بە خەبات دروست بووە و خۆشیان بەشێک لەوانە بەشدار بوون لەو خەباتەیە فەرمونون ئەوە با پارێزین و بەرهێنانی تیا بکەین گەورەتری کەینەوەی بەدەساتوە ئەوەی ناڕێکە ئەوەی گەندەڵیە ئەوەی مەسەلەی پێویستی بە چاکسازیە فەرمو وەرن ڕەخنەی دروستکارانە بکەن بۆی کە لە باتی جنێ و تەشیر ئیرهابی فکری وەرن پرۆژە تەقدیم کەن بۆ پەرلەمان بۆ حکوومەت لە میدیاژی ئەعلانی کەن کاکە فلان کێشە هەیە لە بانک ئێمە پێمان باشە بەم شێوازە چارەسەرکرێ فلان کێشە هەیە لە خزمەت گوزاریەکانی شارەوانی لە ئاو لە کارەبا لەمە ئێمە پێمان باشە ئەمە خەلەلەکانتانە ئەمەش چارەسەرەکەیەتی ئەمە ئۆپۆزیسیۆنی حەقیقیە کە وەلای بۆ وڵاتەکەش هەیە و بە زۆر واکە کە دەسەڵاتیش گوێی لێ بگرێت چونکە قسەکەی لە بەرژەوەندی خەڵک و نیشتیمانەکەیە ئەمە هیوادارمەوە حیزبانێک کە ئێستا دروست بوون بەم ئامانجە ئیشکەن و لە کاتی ڕەخنەگرتنیان لە کاتێک کە بیانێت دەسەڵات ڕاستڵەکێنن لەسەر هەڵەکان پێویستە لە پەرلەمانەکەی خۆمان لە ناو وڵاتەکەی خۆمان و ماڵەکەی خۆمانە ئەم شەڕە بکەن نەک بیبێنە پەرلەمانی عێراق و میدیای عێراقی و لەوێ لە پێناوی ڕازیکردنی ئەوان شکاندنی وڵاتەکەی خۆمان ئەوە بڕینەوەی داری ژێرپی خۆتانە چونکە کە کوردستان زەعیف بوو کە کوردستان ناشرین کرا تۆش ناشری نەبی تۆش خەڵکی و وڵاتی جا لەوێ کەس پێ ناڵێت تۆ ئۆپۆزیسیۆنی کە داعش ویستی پەلاماری هەولێر بە و زۆر شوێن کە داعش توانی کۆنتترۆلی کا بە تایبەتی لە هەندێک ناوچەی کەرکک خۆ کە توێ ناو گوندەکانەوانێ لە کەسی نەپرسی تۆیەکێتی پارتید مەسیحیت خەڵکی سلێمانیت خەڵکی دووەکی خەڵکی کوێی هەمووی بەیەکەوە لە ناوبردوو تیرۆری کردن لە شنگال عینەشت خۆنەی پرسیەوە کشێن و سەر بە چه حیزبێکن کەوتاییە ئێمە کوردین کە هەر شتێکمان بەسەر بێت باجەکەی بەیەکەوە یین حەج ئایدۆلۆژیایەکە هەبێ باش کاگرێ باس بۆ پێی جەنابەت یاردەدەری بەڕێز مەسرور بارزانی دۆکو سەرۆژی حکوومەت پێم خۆشە بزانم لەم کابینەیە هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆن هاتووە پێشنازێکی گونجاوتان بداتێ پرۆژەیەکی باشتان بداتێ و لە زەحمە نەبێ ئیش لەسەرەوە بکەن
ئەزانی وەکو حیزب نا بەڵام مەسەن وەزیرە بەڕێزەکان کە لەو حزبانەی ئۆپۆزیسیۆن بوو بێتن یا ئەوە ئەگەر پرۆژەیەکیان هێنابێت وەکو خۆیان نەک بە ناوی حیزبەکانەوە گویان لێ گیراوە قبول کراوە و داعمی تەواوی جەنابی سەرۆکوەزیرانیشان بۆ کراوە بۆیە یعنی ئەو وەزارەتانی کە لای حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بن یان لە حەج حیزبێکی کە بن هەر شتێک لە پێناو خزمەتکردنی وڵاتەکەیە لە ئاوەدانکردنەوەیە لە جسر و لە جادەیە لە نەخۆشخانەیە لە قوتابخانەیە لە چاکردنی سیستەمەکانە لە هەج وەزارەتێک بێ بەتەکید جەنابی سەرۆکوەزیران وەزارەت بە وەزارەت سەردانی وەزارەتەکانی کردوون لە نزیکە و گوێی لێگرتوون و کۆبوونەوەی هەفتانەی ئەنجومەنی وەزیران مایک بۆ هەمیان کراوەیە قسەی خۆیان بکەن پرۆژەی خۆیان تەقدیم بکەن بەشێکی زۆری پرۆژەی ئەوانەکە لە ئەنجومەن پەسەند کرا و دوایی نێراوەتە پەرلەمان بۆی بێتە قانون وەکو ئەو هێزانێک کە ئێستا هەیە لە مێدیاکانی خۆیانەوە دژایەتی حکوومەت دەکەن هیچ پرۆژەیەکی خزمەت گوزاری یان پرۆژەیەکی باشترکردنی ڕەوشی ئەم ناوچەیان نەداوەتە بە حکوومەتی هەرێم لەم کابینێ ئەزانی من باسم کرد ینی ئێمە وەکو هێز وەکو شەخزنا وەکو جەنابی سەرۆکوەزیران ئێمە ئەخر ئەزانی چی پرۆژەکە چی کراوە لە دروستبوونی ئەم کابینەیە چەندین کۆبوونەوە و مفاوەزات و لێکتێگەیشتن کرا لە بینێ و حیزبانەی کەم حکوومەتیان پێکێنا لێ پیاوتن چی پرۆژەتانەیە بیێنن بۆی بیخینە ناو کارنامەکەی حکوومەتەوە چکە جەنابی سەرۆکوەزیران پرۆژەی حیزبی لە ناو حکوومەتە قبول ناکات کەی قبولی کردووە لە پێش لە مفاوەزاتی پێکێنانی کابینەکە کە بوو بە کارنامەی حکوومەت بوو بە کاری حکوومەت ئیتر کاری حیزبی تەواو وەزیرێکی بەڕێز شتێکی هەیە وەکو وەزیر و ئەندامی کابینەکە باسیەکە نەک وەکو حیزب چونکە ئەم کابینەیە وەکو باسم کرد لەوەڵەوە کە جەنابی سەرۆکوەزیران دەستی حیزبی لەم کابینەیە دوورخستۆتەوە بە حیزبەکەی خۆشیەوە با من پرسیارە بکەم ئێستا من هاو نیشتیمانیەکەم چۆن قەناعەت بە ئۆپۆزیسیۆن بێنم لە هەڵبژارنی داهاتوە دەنگی پێ بدەم یعنی بۆ نمونە لەوانەیە بێ چاکردنی کارەبا بکاتە یەکێک لە دروشمەکانی باشە نازانم چۆن کارەبای پێچاک دەکرێت ئۆپۆزیسیۆن یان بڵێ ئەمە وا دەکەین ئاو چاک دەکەین قیرتاو دەکەین چۆن قەناعەت بۆ من بێنێ وەڵی خۆی بابەتێکێ لە کوردەواری ئەڵێ بەردی زل هەڵگرتنی نیشانەی نەهاویشتی هیوادارم بەردێک هەڵگرن دروشمێک بەرزکەنەوە ئەم حیزبانی کە ئێستا ئۆپۆزیسیۆنیان بەشداری لەم پەرلەمان لەم انتخاباتی داهاتووەکەن هەڵبژارنی داهاتوو دروشمێک هەڵگرن کە لە توانایاندا بێت جێبەجێکەن یاخۆت دروشمێک هەڵگرن کە بتوانن دروشمەکە یەکەم ئامانجی نیشتیمانی و خەڵک بێ لە بەرژەوەندی خەڵک بێ و بشتوانن لانی کەمەگە 100%شی نەبێ 150شی جێبەجەکەن هەر باشە بۆ کابینەیەکی کە بۆ خولێکی کاتوان بەشێشیکەی بکەن بەڵام شتی زۆر گەورە بابەتێکی وروژان جەنابەت لەسەر تەجروبەی خۆم یعنی کە لە دەرەوە سەیری حکوومەتەکەی یاخود کە لە دوورەوە باسی حکوومەتەکەی بە قسە شتێکی خۆشە بە خۆت بە دڵی خۆت قسە بکە لێ بە هجوومکە بەس کەیتە ناو ئەوەی خۆت مەسئولیت هەڵگری زۆر قورسە بۆیە مەسئولیت هەڵگرتن بە هەموو کەس ناکرێ دروستە مەسئولیت هەڵگرتن بە هەموو کەس ناکرێ ئێستا کە حکوومەتداریە کرێ ئێستا ئێمە لە بەردەم هەڕەشەی ساڕوخا بووین درۆ نابووین بوجە بڕا نەوت بڕا هەر ڕۆژە و قەرارێکی محکەمەی فیدراڵی شخصی وەکو کاک مەسرور و کابینەکەی کە خۆی ڕاگرتووە ئەمە جێگەی تەقدیرە چونکە بە هەموو کە زەمانە پیاوی خۆی دێت با من نمونەیەکی کەتان بۆ باسکەم لە 2017 لە دوای ڕێفراندۆم کە وڵاتانی ئیقلیمی ناوچەکە و عێراقیش بە هەموو قووەتیان بەرەنگاری هەرێمی کوردستان بوونەوە باشە لە ئاسمان و زەویەوە لە ئاسمان و زەویەوە حدود داخرا مەتار داخرا بودجە نەما هیچ شتێک نەما باشە ئێمە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن و بەشێک لە حیزبی دەسەڵاتیش کە لەگەڵ نیشتمانە بوون بەداخەوە خێرا چوونە بەغدا بانگەشەی هەڵوەشانەوەی حکوومەت و پەرلەمانیان کرد لە کوردستان و وتیان ئێمە پێویستە حکوومەتێکی نیشتیمانی دروست بێ مێژوە باشە خێرا وەزیرەکانیان سەحب کرد لە حکوومەت بەداخەوە کە لەو کاتا نەبوایە باکو حیزب بیریان کردایەتەوە وەکو کورد بیریان کردایەتەوە کە ڕیفراندۆم کە کراوە ڕیفراندۆم بەرژەوەندی هیچ سەرکردە و هیچ حیزبێک نەبوو ڕیفراندۆم ئەو ئامانجە گەورەیە بوو کە هەموو تاکێکی کورد خەونی پێوبینی و لە 93 خەڵکی کوردستان دەنگی پێداوە
خەڵکی کوردستان دەنگی بە ریفراندۆمدا معناوێ ئەوانی ژەردەنگیان پێدا خۆشیان دەنگیان پێداوە تۆ کە تۆ دەنگە بە ریفراندۆم داوە معناوێت تۆ خەڵکی لەگەڵ تۆیە تۆرە هیچ نەبێت دیفاع لە بەشای ریفراندۆمەکە بکە مەیە دیفاع لە حکوومەتەکە بکە بەس تۆ کاتە کاتێوە نییە تۆ ڕەفیقەکە و براکە و بەجێبێڵی من شخصی خۆم کە زۆر باجی هەڵوێستێکی خۆم ماوە و فەخری پێەکەم کە ئیرهابێکی فکری جنێ و بە خۆم بە خانەوادەکەم بە هەموو کەسایەتی من لە چەندین ساڵی ئەو کاتی درا لەبەرەوەی بە حساب هەڵوێستێکم وەرگرت لەبەرەوەی کە من لەگەڵەوە بووم کە لەگەڵ ریفراندۆم بووم و لەگەڵەوەش نەبووم کە لە حکومەت سەحب بکەین و من سەحبم نەکرد بۆ سەحبم نەکرد لەبەری نیسابی قانونی حکومەت کۆتایی هاو کە سەحبم نەکرد لە کابینەی هەشت بۆیە من کوڕی پیاوێکم هەموو ژیانی پێشمەرگە بۆ باوکی من تا ئەو ڕۆژەی لە ژیانە بووە و خۆشم لە مناڵیما زۆر دەربەدەری و شاخم دیوە لەگەڵ کە سوکارەکەمان بۆیە ناکرێت لەو کاتەی وڵاتەکەت خەریکە نوقمە بێ تۆ لەبەر خاتری حیزب بەرژەوەندی شخصی و حیزبی وڵاتەکەوت و حکومەتەکە بەجێڵی لەو کاتا من بەجێم نێشتووە و نەمێشتۆ نیسابی قانونی حکومەت کۆتایی پێبێت بەداخەوە بۆ ئەو کردووەکە گوێشم بە هیچ جنێ و تەشیرێک نیان لەبەرەوەی بڕوام بەو مەبدە هەبوو کە ویستم لەسەری بم و دواتریش کات دەری کرد دەری خست بۆ خەڵک ئەوەی من ڕێگە ڕاستەکەی نەگەوەی کە ئەو کاتە بانگەشیان بۆ کرد و ئەو دەساڵاتەش بوو کە خەڵک بەجێیان هێشت لە کابینینەوە دیسانەوە هاتنەوە بووی لەبەرەوە پێم وایە ئەمە ڕێگە ڕاستەکەیە لەم ڕێگە ڕاستە کاری لەوانەیە بە دڵی خەڵکیش نەبێت بەڵام پێویستە بە هەمومان ئەوەی خوارە ڕێکی کەینەوە ئەوەی بەدەستی شاتە و ئامانجێکی گرنگ و جوانە بۆ وڵاتەکە زیاتری کەین لەبەرەوە ئەو هەدەفانی کە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن باسیەکە نەبێت لە ناو خۆی خۆمانە باسکرێ بەڵام ئەوەی کە ئامانجە نیشتیمانەکان نەبێ هەمومان دیفاعی لەکەین بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن زۆر باشە لەبەرەوەی کاتی بەرنامەکەم کەمی ماوە یەک دوو پرسیاری کۆتاییم با بەم شێوەیە بێ با پرسم ئەگەر کابینەی نۆ ئێستا کە بەڕێز مەسرور بارزانانی ڕابەرایەتی دەکات لەبەر چاوی هەمان دیارە چ دەکا بەو نەفەسە بەردەوام بێ هیچ هەناسەیەک بۆ ئۆپۆزیسیۆن دەهێڵێتەوە دەنجیان لێوە بێ چونکو کاک مەسرور خۆت یاریدەدەری جەنابیانی پیاوێکی ئایندەیە دوورمەودا کار دەکات ئەوەی کە هەیە پرۆژەکانی ڕایگەیاندوە هەمووی مستەقبەلین بۆ دوورمەودایە کەرەمکە من پێم وانە کاک مەسرور بیر لەوە بکاتەوە نەفەزی ئۆپۆزیسیۆن و حیزبی کە نەیەڵێ ئەوەی بیری لە نەکاتەوە ئەوەیە ئەوەتانە ڕۆژانەش لەو کابینەی کاک مەسروری ئیجازەیرێ بەم حیزبانە و بە خەڵکی کە و باوانەی کە لە هەولێرن جا بە ناوی ڕۆژنامەنووسەوە ئێستا خەریکی حیزبن یاخود ویستیان حیزب دروستکەن زۆر کەس لە ناو هەولێری ینی کە من بۆیە لەم هەولێر کۆ لە سلێمانی زۆر دروست بوو بەس لێرەش دروست بوو لەوانی کە ڕۆژنامەنووسی ئازاد بوون یاخود سەربەخۆ بوون ئێستا ئەوانیش دروست بوون ئێگەر کاک مەسرور بیوێ نەفەسیێوانە نێڵێت نایڵێ لە وەزارەتی ناوخۆیم بەکارە جەبا عەرزەکەم کاک مەسرور کابرایەکی نیشتیمانیە قەومیانە بیرەکاتەوە کە حتا ئەو ڕێیز و زەرا بێت لە ئێستا و لە داهاتوش و یاخود هەتا ئەو لە دەسەڵات بێ سبینێ بە نەوەکانی خۆی و نەوەکانی داهاتوێ وڵاتە بڵێ لەو سەردەمەی من ئەم ئەهدافانم پێکا بۆ میلەتەکەم یاک دوو سێ بیر لەوە ناکاتەوە کێ چی وت و کێ ئەوەی وت و ئێمە بیر لە وەسیلە ناکەینەوە هەدەفێکمانداناوەمانێ بگەینەوە هەدەفە ئەو هەدەفەش ئەوەیە کە ئەم وڵاتە کیانێکە ئەبێ بمێنێ و بەهێز بکێ و ئەوەی کە چەندین بە هەزاران خوێنی لە پێناوە دراوە ئەبێت بگاتەوە ئامانجا ئەو ئامانجا گەورەکە جا لەبەرەوە بەم شتانە ئەوە نامەسەر نەفەسی حیزبی نیە لە زۆر باشە دوامین پرسیارم گفتوگۆکەمان زۆر ڕاشکاوانە بوو بەڕاستی بەڕوونی وەڵام دامەوە پرسیارنەوە با من ئاخیر پرسیار بکەم یان تۆ پرسیارەکە فەرموو کاتم نەماوە تخوا نایڵم بووم بورە دو هەمین پرسیارم بە بەڵێ یا بە نەخێر وەڵامدەوە کۆتایی پێدەینم بە بەرنامەکەی ئەو هێزە ئۆپۆزیسیۆنانەی لە کوردستان هەن لە دەسەڵات سوودمەندن یان نا نەخێرەوە بەڵێ جواب نایرێتەوە بە بەڵێیان نەخێر بەڵام بە تاکید زۆربیان سوودمەند بوون سوودمەندی گەورەش بوون دەستخۆش سپاس بۆ کاک ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان
کە لوتفنوان لە پرۆگرامەکە ئامادەبووی سپاس بۆ ئێوە هێژاش دووبارە زۆر بەخێرن سپاس بۆ بینەرانی کوردستان 24 کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون هیوادارم توانی بێتوان وەسفێکی بچووکی ئۆپۆزیسیۆنتان بۆ بکەین هەمیشەتان شاد